سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گواستنەوەی بەندکراوێکی کورد بۆ ژووری چاکەکەسی زیندانی ڕاشت، کوژران و برینداربوونی 4 کەس بەهۆی چەقینەوەی مین لە مێهران، قۆربانی بوونی 6 کرێکار بەهۆی ئاگرکەوتنەوە لە ڕۆژاوای کوردستان، کۆبوونەوەی کەمەندامان لە کرمان و کۆم، بێبەشکردنی قوتابیانی مەدرسە لە ئەزمموی کۆتایی وەرزی خوێندن لە تاران، پەرەسەندنی بازاڕی ئیجارەی منداڵان لە ئێران و دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. درێژە هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسوود. شەوی سێشەممە 19 بەفرانبار کۆڵبەرێکی خەڵکی گوندی شمشێری سەر بە شاری پاوە بە ناوی فەرشاد ڕۆستەم نەژاد بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسوود بریندارکرا. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز شەوی سێشەممە هێزە سەرکوزگەرەکانی کۆماری ئیسلامی لە سنووری نەوسوود کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەردەست ڕێژی گولە لە کامیۆ هێرشەجا کۆڵبەرێکی خەڵکی گوندی شمشێری سەر بە شاری پاوە بە ناوی فەرشاد ڕۆستەم نەژاد تەمەن 33 ساڵ بە سەختی بریندار بوو. جێگەی ئاماژەیە کە برایکی فەرشاد ساڵی ڕابردوو لە کاتی کۆڵبەریدا بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی حکوومەت قەتعی نوخام بووە. گواستنەوەی بەندکراوێکی کورد بۆ ژووری چاکەکەسی زیندانی ڕاشت. ڕۆژی چوارشەممە 20 بەفرانبار بەندکراوێکی خەڵکی کرماشان بە ناوی ئەحمەد ئەمامی بامبەستی جێبەجەکرانی سزای عەدەم ڕەوانێ بەندی چاکەکەسی زیندانی لاکانی ڕاشت کرا. بە پێزانیاریەکان ئەحمەد ئەمامی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕۆژیمەوە بە عەدەم مەحکوم کرابوو. گواستنەوەی ئەو بەندکراوە بۆ ژووری چاکەکەسی بەبێ ئاگاداری بنەماڵە و لە بێزەنگی خەبەریدا ئەنجام دراوە. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی ڕابردوو سزای لە سێدارەدانی بەندکراوێک بە ناوی کەیوان بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی قزڵ حەساری کەراج جێبەجێ کراوە. کوژران و برینداربوونی 4 کەس بەهۆی چەقینەوەی مین لە مێهران. ئێوارێ ڕۆژی چوارشەممە 20 بەفرانبار بەهۆی چەقینەوەی مین و پاشماوەی چەقەمانی سەردەمی شەڕی ئێران و عێراق لە شاری مێهران هاوڵاتیە گیانی لەدەستا و 3 کەسی دیکەش بریندار بوون. بە وسەی بەڕێوەبەری ڕێکخراوی مانگی سووری پارێزگای ئیلام ئەو ڕووزاوە لە سنووری نێوان ئێران و عێراق و نزیک بازگەی بەهرەماباد ڕوویداوە. لەو ڕووزاوەدا هاوڵاتی گیانی لەدەستاوە و 3 شارۆمەندی ئەفغانستانیش بریندار بوون. جێگەی ئاماژەکە لە 1 ساڵی ڕابردوودا 27 کەس بەهۆی چەقینەوەی مین لە ئێران کوژرا و بریندار بوون کە 22 لە سەدیان ژن و منداڵ بوون. لەو ڕێژەیە 7 کەس گیانیان لەدەستاوە و 20 هاوڵاتی دیکە بریندار بوون. هەروەها 96 لە سەدی قوربانیەکان خەڵکی پارێزگاکانی ورمێ، سنە، کرماشان و ئیلام بوون. قوربانی بوونی 6 کرێکار بەهۆی ئاگرکەوتنەوە لە ڕۆژاوای کوردستان. شەوی یەکشەممە 17 بەفرانبار بەهۆی ئاگرگرتنی نانواخانەیەک لە شاری منبج لە ڕۆژاوای کوردستان کرێکارێک گیانی لەدەستا و 5 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێزانیاریەکان کرێکارانی ئەو نانواخانەیە سەرقاڵی نوێژنکردنەوەی ئامێرەکان بوون کە لە ناکاودا ئاگریان گرتووە و بەهۆیەوە کرێکارێک بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانی لێدەستاوە و 5 کرێکاری دیکە کە یەکێکیان منداڵێکی تەمەن 15 ساڵ بووە بە سەختی بریندار و ڕەوانەیە نەخۆشخانە کراون. ناڕزایەتی بەردەوامی کرێکارانی شاغڵ لە مەعدەنی تەزرەی داموغان. کرێکارانی شاغڵ لە مەعدەنی تەزرەی داموغان ڕۆژی چوارشەممە 20 بەفرانبار لە ناڕزایەتی بە بەکردەوە دەرنەهاتنی بەڵێنەکانی خاوەنکار دەستیان لە کارکێشایەوە مانیان گرت. بە پێزانیاریەکان کرێکارانی شاغڵ لە مەعدەنی تەزرە خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، جابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و بردنە سەروەیاستی حەقدەست بە پێهێڵی هەژارین. بە وتەی کرێکاران 10 ساڵ لەوەبەر گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان بۆ کرێکارانی ئەو مادەنە بە شێوەی نیوەچەڵ جێبەجێکراوە، بەڵام ڕێژەی حەقدەستیان لە چاو کرێکارانی مادەن لە ناوچەکانی دیکە ئێران زۆر کەمترە.
خاوەنکار پێشتر بەڵێنی دابووکە حەقدەستەکانیان بباتە سەرەوە، بەڵام بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. کۆبوونەوەی کەمەنجامان لە کرمانی و قۆم. ڕۆژی چوارشەممە 20 بەفرانبار کۆمەڵێک لە کەمەنجامانی شارەکانی کرمان و قۆم لە ناڕزایەتی بەدۆخی خراپی ژیان و نەبوون ئیمکاناتی ڕفاهی ناڕزایەتیان دەربڕی. ماوەیەکە کەمەنجامانی ئێران کۆبوونەوە ناڕزایەتیەکانیان دەست پێ کردووە و هەر هەفتە لە بەردەم ڕێکخراوی بەهێزی سیزا کۆ دەبنەوە. کەمەنجامان خوازیاری بەکردەوە دەرهاتنی مادەی 27 یاسای پشتیوانی لە کەمەنجامان، جابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، جابینکردنی بودجەی پێویست لە لایحەی بودجەی ساڵی 1403 و بردنە سەرەوەی ئەو بڕەپارەیە کە وەکو یارمەتی لە بەهزیستی وەریدەگرن. پڕۆپاگەندای ڕژیم لە ڕێگەی هەڵگرتنی چابوتی شەهید لە قوتابخانەیەک چانەیەکیش. ڕۆژی چوارشەممە 20 بەفرانبار دەستگای پڕۆپاگەندای کۆماری ئیسلامی بە هەڵگرتنی تابوتی بەتاڵ لە ژێرناوی تەرمی شەهیدزانی غەڤاس بەسەر دەستی قوتابیانی کەج لە مەدرسەیەکی دوورگەیەکیش خۆی نواند و کارزانەوەی کۆمەڵگای لێکەوتەوە. بە پێوەبێنە و ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ژمارێک لە فەرماندەکانی سوپای پاسەران بە ئامادەبوونیان لە یەکێک لە قوتابخانە سەرەتاییەکانی دوورگەیەکیش تابوتێکی بەتاڵیان لە ژێرناوی تەرمی شەهیدانی غەڤاس هەڵگرتووە و لەو ڕێگەوە هەوڵی شۆردنی مێشکی قوتابیانیان داوە. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە کارزانەوەی توندی کۆمەڵگای لێکەوتەوە و بنەماڵی قوتابیان و خەڵکی ئازادی خواست لە ئاز ئەو چالاکیە ناڕزایەتیان دەربڕین. پێبەشکردنی قوتابیانی مەدرسە لە ئەزموونی کۆسایی وەرزی خوێندن لە تاران. بەپێ راپۆرسەکان بەڕێوەبەری بەسیژی مەدرسەی کوڕانەی دەوڵەتی ڕەزا لە گەڕەکی بەهارستانی تاران، ئەو قوتابیانەی شەهریەی مانگانەیان بە مەدرسە نەداوە لە ئەزموونی کۆسایی وەرزی خوێندن بێبەش کردووە. بە وتەی هاوڵاتیان بنەماڵەی زۆربەی ئەو قوتابیانە چینی هەژاری کۆمەڵگەن و بە سەختی دەتوانن پێداویستەکانی خۆراک و پۆشاکی منداڵانیان دابینکەن. ئێستا بەڕێوەبەرانی بەسیجی مەدرسە گوشاریان بۆ قوتابیان و بنەماڵەکانیان هێناوە و بە فەرمی داوای باجیان لێدەکەن. ئەوە لە حاڵێکدایەکە بە پێچەوانەی ئەسڵی سی یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی و ئەو ئیدعایانەی بەرپرسانی ڕژیم کردویانە ئامۆزش و پەروەرەش نەک خۆڕایی نییە، بەڵکو یەکسەر بووەتە پوڵی و ئەو بنەماڵانەی توانایی پەردەختیان نییە منداڵەکانیان لە پرۆسەی خوێندن دوور دەکەونەوە. برینداربوونی 19 قوتابی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە دڵفانی لۆڕستان. لە ڕۆژانی ڕابردوودا 19 قوتابی کەچ بەهۆی ڕووداوی هاتوچوو لە جادەی نوراباد بۆ چوار لە شارستانی دڵفانی سەر بە پارێزگای لۆڕستان بریندار بوون و بارپرسانی ئامۆزش و پەروەرش ڕێگەیان نەدا هەواڵەکە مێدیایی بکرێتەوە. بە پێزانیاریەکانەوە ڕووداوە لە ڕێکەوتی پێنجشەممە 14 بەفرانبار و بەهۆی وەرگەڕانی سرویسی هاتوچۆی قوتابیانی کەچ لە 8 کیلۆمتری نوراباد ڕوویداوە. لەو ڕووداوەدا 19 قوتابی کەچ بریندار بوون کە باری تەندروستی 8 کەسیان ناجێگیرە و 6یان لە نەخۆشخانەی نوراباد و 2 کەسیان لە نەخۆشخانەی خۆڕەماباد لە ژێر چاودێری چڕی پزیشکیدان. بابەتی سەرنجڕاکێش ئەوەیەکە بە ڕێوەبەرانی ئامۆزش و پەروەرشی لۆڕستان ڕێگەیان نەداوە ڕووداوەکە مێدیایی بکرێت. پەرستاندنی بازاڕی ئێجارەی منداڵان لە ئێران. بە پێ زانیاریەکان بازاڕی ئێجارەی منداڵان لە نێو ژنانی دەیە هەفتادی ئێران ڕۆنقێکی زۆری بەخۆیەوە بینیوە و هەندێک جار نرخەکەی تا 900 ملیۆن تمەنیش دەڕوات. زۆرێک لەو هاوژینانەیە کێشەی دووگیانیان هەیە لەو بابەتە کەڵگوەردەگرن، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیەکە مافیایەک بۆ بەڕێوەبردنیەوە و بازاڕە ساز بووە کە نرخەکەی لا 40 ملیۆنەوە بۆ 900 ملیۆن تمەن دیاری دەکات. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ زۆربەی ئەو ژنان و کچانەی بەهۆی هەژاری ڕوو لەو کارە دەکەن لە دایکبووی دەیە هەفتادی هەتاوین. بەشێکیان بەهۆی لاوازبوونی جەستە تووشی کێشە و گرفت و نەخۆشی دەبن. هەرچەنەوە کەسانەی منداڵان بەکرێ ئەگرن ئەبێ مانگانە 4 بۆ 7 ملیۆن تمەن یارمەتی دارایی قوربانیان بدەن، بەڵام بەشێک لە بنەماڵەکان نایدەن و قوربانیەکانیش پارەکە بۆ کێشەکانی دیکە تەرخان دەکەن.
درێژێ مانگرتنی کرێکارانی بەشەکانی کەشاوەرزی و ڕێگەی ئاستن لە ئەڵمان. ڕۆژی چوارشەمە 20 بەفرەمباری 1402 کەشاوەرزان و کرێکارانی بەشی ڕێگەی ئاستنی ئەڵمان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام درێژیان بە مانگرتندا و سیستەمی هاتوچۆی ئەو وڵاتەیان فەشەل کرد. یەکێتی کرێکارانی ڕێگەی ئاستنی ئەڵمان ساڵی ڕابردووش لە ناڕزایەتی بە کەمی حەقدەست دەستیان لەکار کێشا بوو. ئەم جارە بۆ ماوەی 3 ڕۆژ مانگرتنی گشتیان ڕاگەیاندووە و تەنیا 20% شەمەندەفەرەکان کار دەکەن. هەر بۆ بوونەوە سیستەمی هاتوچۆ لەو وڵاتە فەشەل بووە. کرێکاران خوازیاری کەمکردنەوەی سەعاتی کار لە 38 ساعتەوە بۆ 35 ساعت و بردنە سەرەوە یاسی حەقدەست بوون. لە لایەکی دیکەوە کەشاوەرزانی وڵاتەش ئۆتۆبانەکانی بەرلینیان داخستووە و زاوای کەمکردنەوەی نرخی سوتەمەنی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ لابردنی یارانەی سوتەمەنی دەکەن. دووە هەواڵ دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. ئەرتەشی ئیسرائیل ڕۆژی چوارشەمە 20 بەفرەمبار لە ڕێگەی دەریا، زەوی و ئاسمانەوە ناوەندی غەزە و خان یونسی بە چڕی بۆرزمان کردو لە لۆبنانی شەندین بنکەی حەزبۆڵا کرایە ئامانج. بە پێزانیاریەکان لە بۆرزمانەکانی شەوی ڕابردوو ئیسرائیل بۆ سەر غەزە زیاتر لە 70 کەس گیانیان نەدەساوە. لە ئوردوگای جەنین و کەرانەی باختەریش دەیان فەلەستینی دیکە دەست بەسەرکراون و بۆ شێوەیە ڕێژێ بەندکراوان گەیشتووەتە 5780 کەس. لە لایەکی دیکەوە ناوەندەکانی مافی مرۆڤ لەسەر دۆخی خراپی ئاوارەکانی غەزە هۆشداریان داوە و داوا دەکەن پێش ئەوەی هەزاران کەس بەهۆی برسیەتی و سەرما و نەخۆشیەوە گیانیان نەدەستن ئاگر بەست ڕابگەنن. ڕۆژی ڕابردوو لە وڵاتی نۆروێژ هەزاران دژبەری شەڕ و لایەنگەری فەلەستین ڕژانە سەر شەقام و خوازیاری ئاگر بەست بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و واس بوون.